سڵاو ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی عزیز بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆمان. من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان قەچۆ ئەمڕۆ دووشەمە 29 پوشپەڕی ساڵی 2726 کوردی لە کاتژمێری داهاتوودا بە دوواداچوون بۆ دوایین پێشاتەکانی ئێران و ناوچەکە و ئەمریکا و جیهان دەکەین. جالی ئەمەبێژی هون بخێر هاتنەوێ بەرنمەیە زندی ژ واشنگتن ئەم هێوی دەکەن و حتا داویە هون بمارە بمینن. وەزارەتە جەنگەیە ئەمریکا ناسنامەیە دوو لەشکرên ئەمریکی و vê dawiyê di êrişên Îranê de hatin kuştin eşkere dike. ترامپ دەڵێ توانە سەربازیەکانی ئێرانمان زۆر لاواز کردووە. وەزیرە دەرڤە مارکۆ ڕوبیۆ دەبێژە ئەمریکا هەرگاو بۆ دیپلۆماسیە ڕاستەقین ئامادەیە. ژنانی دروست دوای توندوتیژەکانی سوەیدا ناچارن لە جیاتی پیاوانیش کار بکەن. وەزارەتە جەنگەیە ئەمریکا ناسنامەیە دوو لەشکرên ku vê dawiyê di êrişên Îranê de hatin kuştin eşkere kir. Wezareta Cengê îro duşemê ragihand ku du leşkerên çalak ên artêşa Amerîkayê ku di çarçoveya operasyona li herêmê de erka xwe pêk danîn di êrişeke dijmin de hatin kuştin. Yek ji her du leşkerên kuştî navî wî Tyler James Feehan 25 salî bû. Ew ji wilayeta Hawayê bû û di 18 tîrmehê de hate kuştin. Her wiha Isabella Gonzales ya 19 salî ji wilayeta Texasê di 17 tîrmehê de di heman êrişa dijmin de jiyana xwe ji dest da. Lê gorî daxuyaniya Pentagonê êrîş di bingeha esmaniya Muweffeq Seltî ya li Urdunê qewimî. Wezareta Cengê got ku vekolîna li ser şert û mircên vê bûrê hîn jî berdewam e. دوای ئەم هەواڵە وەک هەمیشە لە کۆشکی سپیەوە دەست بە بەرنامەکەمان دەکەین. ئەو شوێنەی کە بڕیار و پێشاتەکان تێیدا کاریگەریان لەسەر ڕووداوەکانی ئەمریکا و جیهانیش هەیە. بۆ نوێترین هەواڵ و دوایین پێشاتەکان دەچینە لای پەیامنێری کۆشکی سپیمان هیوا سەلام کە ڕۆژانە بە دوواداچوون بۆ هەواڵەکانی کۆشکی سپی دەکا. هیوا و کاتت باش. نوێترین هەواڵەکان چییە لە کۆشکی سپی و لە لای سەرۆک ترامپەوە؟ سڵاو بەفراو دوای بڵاوبوونەوەی ناوی ئەو ئەندامانەی سوپای ئەمریکا کە گیانیان لەدەستداوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی بردومانەکانی ئێرانەوە کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا داوای لە وەزیری جەنگی ئەمریکا و فەرماندەکانی سوپای ئەمریکا کرد کە لە بەرامبەر کوژرانی هەر سەربازێکی ئەمریکی گورزی کەمەرشکێن لە دەوڵەتی ئێران بدەن و وەڵامدانەوە و تۆڵەی زۆر توندیان هەبێت. بۆ ئێوە چاوەڕوان دەکرێت کە بۆ تۆڵەکردنەوە لەو قوربانیانەی کە لە ناو سوپای هێزەکانی ئەمریکا کەوتوتەوە کاردانەوەکان لە بەرامبەر ئێراندا تونتر و تونتر ببن. هەروەها دۆناڵد ترامپ هەر ئەمڕۆ لە وەڵامی دەنگۆیەک سەبارەت بە دەستگیرکردنی سەرۆکی ئیسرائیل ئەگەر بێتە ناوخۆی ئەمریکا ڕایگەیان کە ئەوان هەمیشە پێشوازی لە بنیامین نەتەنیاهۆ سەرۆکی ئیسرائیل دەکەن و هەرگیز هەوڵی دەستگیرکردنی نادەن بەڵکو دەستگیرکردن بۆ کەسانی وەکو سەرانی ئێرانە کە لە تەنیا بەهۆی خۆپیشاندانەوە نزیکەی 52,000 هاوڵاتی خۆیان کوشتووە. دەربارەی ئێران کۆشکی سپی بەرپرسانی کۆشکی سپی ڕانگەیان کە بردومانەکان بەردەوامن هەموو شەوێک ئەم بردومانانەی سەر ئێران بەردەوامن. هەروەها گەمارۆی دەریایی سەرگەروی هورمز وەکو خۆی بەردەوامە و ڕێگە نەدراوە هیچ کەشتێکی ئێرانی بێتە دەرەوە یان بچێتە ناوخۆی ئێران. دۆناڵد ترامپ ڕایگەیان کە ڕێڕەوە ئاویەکان ئێستا لە کۆنتترۆڵی هێزەکانی ئەمریکادان هێزەکانی هێز و توانای ئێران تەواو لاواز بووە هێزێکی ئەوتۆی نەماوە. ئەمەش لە هەمان کاتدا
چەند قسەیەکی بۆ ڕاگەاندن کرد کە بەر لەوەی بچێت بۆ بەشداریکردن لە جامی جیهانی لەو بارەیەوە راپۆرتێکمان ئامادە کردووە فەرمونون با سەرەتا گوێبیستی بین. ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران بەردەوامە. هێزەکانی ئەمریکا شەوانە بۆمبارانی ئێران دەکەن و گەمارۆی دەریایی چوندیان خستۆتە سەر وڵاتە. لە بەرامبەردا هێزە ئێرانیەکان بردومانی وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان دەکەن. هێز ئەمریکیەکان ڕایانگەیاند کە 3 سەربازی ئەمریکی لەو بردومانانەدا لە ناویاندا یەکێکیان لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. دڵمان تەنگە بۆ قوربانیەکانمان ئەوان گیانی خۆیان بەخشی هەتا ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئێران تێک شکاوە لە ڕووی سەربازیەوە هەموو شتێکیان لەدەستداوە. هەر تۆزێک موشک و درۆن و توانای وەبەرهێنانیان ماوە بەڵام زۆر نییە. دەتوانین گەروی هورمز بەڕێوە بەرین ئەوان کۆنتترۆلیان بەسەر هیچ شەوە نەماوە. ئیتر بابزانین چی ڕوودەدات. هەر بۆ زانیاریتان شەوی ڕابردوو بە توندی بردومانمان کردن و ئەوش لەسەر شەرەفی ئەو سێ نیشتیمان پەروەرە بوو کە لە دەستماندان. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە بۆ شەوی نۆیەم لەسەر یەک بردومانی ئێرانیان کردووە و ناوەندەکانی بەڕێوەبردنی هێزە چەکدارەکانی ئێران و توانای دەریایی و موشکی و درۆنی ئەو وڵاتەیان بە ئامانج گرتووە. سوپای ئەمریکا ڕایگەیاند کە بۆ هەر ئەگەرێک ئامادەیە. سوپای ئەمریکا وەکو باسمان کرد شەوانە ئێران بردومان دەکات. ئێرانیش کە دەستی ناگات بە سوپای ئەمریکا دەچێت ئەو دەوڵەتانەی کە لە چواردەوریان لە ناویاندا هەرێمی کوردستان بردومان دەکات و قوربانی لە هاوڵاتی ئەو وڵاتانە لێ دەکەوێتەوە. وەکو دەبینین کاردانەوەکان بەرامبەر ئێران زۆر چونتر بوون، هەروەها کاردانەوەی سەرکردەکانی کورد بەتایبەت لە هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەو بردومانانەی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان و ژێرخانی هەرێمی کوردستان زۆر فراوانتر بوون. بابگەڕینەوە کۆشکی سپی سەبارەت بە کۆشکی سپی ئەمڕۆ دۆناڵد ترەمپ لە کۆشکی سپی بووە کاری ڕۆژانەی خۆی کردووە وەکو هەموو ڕۆژێک دوای کەمێکی تر تقریبەن دوای سەعات و نیوێکی تر پێشوازی لە کۆمەڵێک پاڵەوانی کچۆڵەی جۆنستاونی پێنسیلڤانیا دەکات کە توانی بیان ببنە پاڵەوان لە سۆفتبۆڵ بۆ نەوجەوانان. هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی تروس دۆناڵد ترامپ ئەمڕۆ دەستخۆشی لە ئەنجومەنی نوێنەران لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەروەها لە لیژنەی بودجە کرد بۆ هەوڵەکانیان بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا. ئەم پرۆژە یاسایە تایبەتە بە شێوازی دەنگدان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دۆناڵد ترامپ هەمیشە هەوڵ دەدات و داوای لە ئەنجومەنی نوێنەران کردووە کە ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێت بۆ ئەوەی لە کاتی هەڵبژارنەکانی ئەمریکادا تەنیا ئەو هاوڵاتیانە بتوانن دەنگ بدەن کە نازنامەی پێویستیان هەیە و بەڵگەنامەی هاوڵاتی بوون پیشان دەدەن، نەک هەر کەسێکی دیکە بتوانێت دەنگ بدات. هەروەها دوێنێ ئێوارە بەشداری لە یاری جامی جیهانی نێوان ئیسپانیا و ئەرجەنتین کرد کە بە برنەوەی ئیسپانیا کۆتایی هات. هەروەها دۆناڵد ترامپ بەشدار بوو لە بەخشینی خەڵاتەکان بە یاریزانەکان و خۆی جامەکەی بەخشی بە ئیسپانیا. بەلێ هیوا سەلام پەیامنێرێ دەنگی ئەمریکا لە کۆشکە سپی سپاس بۆ vê راپۆرتاتە. سەرۆکی ئەمریکی ژالێکی دن و ئیرۆ دوشەمێ پۆستا چالاکوانێکە ئیرانی لەسەر سێدارەدانا گەنجێکی ئیرانی بەلاف کرد. سەرۆک ترامپ لەسەر پلاتفۆرما تروث سۆشەل ئەف بابەت پارڤەکرد کۆ لەسەر دارڤەکردنا عەرفان ئەسفەندیاری یê 19 سالیە. ئەفسەندیاری ji aliyê rejîma Îranê ve hatibû girtin û bi tawana veşartina xwepêşanderên xwepêşandana çileya 2026 hatibû tawanbarkirin. Ew roja yekşemê anko 19 tîrmehê hate sêdaredan. Çalekvan û rojnamavana ku Serok Trump posta wê belav kiriye Mesîh Alî Necad e. Ew jî li Amerîka dijî û ji bo mafên jinan li Îranê xebatê dige. Li gor rêxistina mafê mirovan ya Îranê ji meha adarê vir ve herîkê 23 kesên ku têkiliya wan bi xwepêşandanên çileya 2026 re hebû hatine sêdaredan.
بله لگل نهمین پیلا ایریشن امریکا لسر ایران واشنطن دبیجه دریه دیپلماسیه بو بداوی آنینا کشیان وکریه هفکاری ما سوران خاطری جناوندان و چایانا دنگ امریکا لگل میه سوران هولگریین داوی درباره ویک چل جبته هنه بەڵێ سیروان مارکۆ ڕوبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت کە تەنیاهۆ یەکی لە هۆکارەکانی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگە و داراییەکانی کۆماری ئیسلامی ئەوەیە کە ئەم بنکە و داراییانە بۆ هێرشکردنە سەر کەشتیوانی نێودەوڵەتی لە تەنگەی هورموز بەکاردێت لەلایەن حکوومەتی ئێرانەوە. مارکۆ ڕوبیۆ پێش گەشتەکەی بۆ فیلیپین بە مەبەستی بەشداریکردن لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی یەکێتی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کە بە ئاسیان ناسراوە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کە ئەمریکا ڕۆژانە و بەردەوام دەبێت لە ئەم ئەرکە واتە بە ئامانجگرتنی حکوومەتی ئێران تاکوتوانەکانی کۆماری ئیسلامی بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان لە تەنگەی هورموز لاواز بکات. مارکۆ ڕوبیۆ کە خەڵک و ڕۆژنامەنووسان و تەنیا ئەوە دەبینن کە ئەو کەشتیانە گیریان خواردووە یا ئەوەی کە ئەو کەشتیانە لەلایەن حکوومەتی ئێرانەوە کراونەتە ئامانج، بەڵام لەسەر ئەو کەشتیانەی کە پارێزگاریان لێ دەکرێت یا ئەو کەشتیانەی کە نەیانتوانی و حکوومەتی ئێران هێرشی بکاتە سەر هیچ نابیستن. وەزیری دەرەوەی ئەمریکا جەختی کردەوە کە تا ئەو کاتێ حکوومەتی ئێران سوور بێت لەسەر کۆنتڕۆڵکردنی کێشەی تەنگەی هورموز ئەوە ئەمریکاش وەڵامی دەبێت لە هەمان کات تا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمیشە پابەندە بە دیپلۆماسی و دەرگاکانیشی بۆ دیپلۆماسی کردوێتەوە. با بەشێک لە قسەکانی مارکۆ ڕوبیۆ ببینین و ببیستین. ئێمە هەمیشە پێشوازی لە دیپلۆماسی دەکەین، بەڵام دیپلۆماسیی ڕاستەقینە دەبێت ڕێککەوتنێکە بێت کە ئەوان ئامادەبن پایبەندی بن. ببینم بڕیار وا بۆ حکوومەت ئێران هەفتەیەک لەمەوبەر بەیاننامەیەک بڵاو بکاتەوە و بڵێت گەروی هۆرموز دەکرێتەوە و ئەوان چیتر هێرش ناکەنە سەر کەشتەکان، بەڵام لە جیاتی ئەوەیە هێرشیان کردە سەر سێ کەشتی. دەبێت ڕەفتاری ئەوان بگۆڕێت بۆ ئەوەی ڕەفتاری ئێمەش بگۆڕێت. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها وتی کە بەرپرسانی حکوومەتی ئێران هەم ڕاستەوخۆ و هەم لە ڕێگەی وڵاتانی دیکەوە پەیامیان ناردووە بۆ ئەمریکا وتویانە کە دەیانەوێت دانووسان بکەن، بەڵام ویلایەتە یەکگرتووەکان وەڵامی ڕەفتار و کردارەکانی ئەوانیانێ بەرپرسانی حکوومەت ئەداتەوە واتە هێرشکردنە سەر کەشتیەکان. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها باسی لە دووبەرەکی و ناکۆکیی تۆند لە نێوان بەرپرسانی کۆماری ئیسلامیدا کرد. با بەشێکی دیکە لە قسەکانی مارکۆ ڕوبیۆ ببینین و ببیستین. پێم وایە ئاشکرا کە تەنان لە ناوخۆی سیستەمەکەی خۆشیاندا درز و لێکترازان هەیە. هەندێک لە میدیاکانی ئێوە ئەمەیان بە بەڵگە کردووە لە نێوان ئەو کەسانەی کە دەزانن ئابوووریەکان لە لێواری دارماندایە و دەبێت کارێک بکەن، ئەگەرنا زۆر زوو لە ڕووی ئابووری و ناوخۆیەوە ڕوبەڕووی کێشەی زۆر دەبنەوە و ئەو کەسانی تریش کە لە تێڕوانینەکانیاندا بۆ ژیان و جیان زۆر شەڕەنجێزن و بەردەوامن لە هاویشتنی موشک، بۆیە دەبێت ئەم درزە لە ناوخۆدا چارەسەر بکەن. بەردەوام دەبین لە سەر کردارەکانمان ئەگەر دەرگا بە ڕووی دیپلۆماسیدا بکرێتەوە، ئەگەر ئەو کەسانەی دەیانەوێت کارێکی بنیات نەر بۆ ئێران بکەن سەرکەوتوو بن و کۆنتترۆلی ئەو سیستمە یان دانوستاندنا بگرنە دەست، ئەمە گۆڕانکارێکی زۆر ئەرێنی دەبێت. بەداخەوە ئێستا لە دۆخێکی ئاوادانین. وەزیری دەرەوەی ئەمریکا وتی دۆخی ئابووری ئێران بۆ هۆیەوە خراپە، چونکە کۆماری ئیسلامی لە جیاتی خەڵکی ئێران ئەو هەموو داهاتێکە هەیەتی بۆ گروپە چەکدارەکان و گروپە میلیشیایەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەرجی دەکات. مارکۆ ڕوبیۆ هەروەها داوای لە وڵاتانی دیکە کرد کە بێنە پێشەوە چ لە ڕێگەی ئابووریەوە بێت وە چ لە ڕێگەی دابینکردنی ئامراز و ئیمکاناتەوە بەشداری بکەن لە پاراستنی کەشتیرانی نێودەوڵەتی لە گەروی هورموز. ئەو وتیکەوە ئەمریکا بە مەسروفێکی زۆرەوە خەریکە کەشتیەکان و کەشتیوانی نێودەوڵەتی لە تەنگەی هورموز دەپارێزێت لە کاتێکدا تەنانەت ئەگەری هەیە یەک لەو کەشتیانەش ئاڵای ئەمریکای لەسەر نەبێ. سەبارەت بە دیدارەکەشی لەگەڵ جۆزێف ئەون سەرۆکی لوبنان ڕاگەیاند کە دیدارەکە زۆر ئەرینی بووە. مارکۆ ڕوبیۆ وتی تا ئەو کاتێک کۆماری ئیسلامی حەزبوڵڵا بۆ تێروریزم بەکاربێنێت لوبنان بە تەواوی لە ئاشتیدا نابێت. هەر لەسەر ئەم بابەتە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دووشەمە ڕاگەیاند کە ئەمڕۆ ڕۆژی دووشەمە یەکەم ناوچەی ئەمنی کە بە پایلەتزۆن ناسراوە لە باشووری لوبنان دروست بووە. لەم ناوچانە بڕیار وایە کە هێزەکانی ئیسرائیل بکشێنەوە سوپای لوبنان لەژێر چاودێری ئەمریکا کۆنتترۆلی ئەو ناوچانە بکات و چەک و چۆڵی حەزبوڵڵاش کۆ بکاتەوە. بەڵێ سۆران خاتری پامنەری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە. سپاس سۆران بۆ زانیاریەکانت.
ئەم هەفتەیە کۆنگرس سەرقاڵترین کارنامەی هەیە پێشەوەی یاسادانەران واشنگتۆن بەجێبهێڵن بۆ پشووی هاوینیان. ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر چەند پرۆژە یاسایەک دەدەن بۆ دابینکردنی بودجەی بەرگری ساڵی داهاتوو و هەروەها بودجەی دەستگاکانی تری حکوومەت. ئەنجومەنی سیناتیش کە لەسەر چەند بابەتێکی تایبەت بە ئاسایشی نیشتمانی دەکا. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پرسانە مەریوان حەمە پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس لەگەڵمانە. مەریوان، ئەو کاتت باش، تازەترین زانیاری لەسەر ئەم بابەتانە چین بۆمان باس بکە. لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەران کەمێک پێش ئێستا کۆبوونەوەی دەست پێ کرد لەسەر بودجەی پەنتاگۆن بۆ ساڵی داهاتوو. لە کۆتایی مانگی 6دا ئەم لیژنەیە ڕێکاری یاسایی بۆ وتوێژ لەسەر ئەم پرۆژەیە دانا، بەڵام دەنگی پێویستی نەهێنا لە ئەنجومەنی نوێنەران. کۆبوونەوەکەی ئەمڕۆ جیاوازە چونکە ڕێبەرانی ئەنجومەنی نوێنەران دەیانەوێت نەک تەنها پرۆژە یاسایی بودجەی بەرگری پەسەند بکەن، بەڵکو ڕێکاری یاسایی بۆ گفتوگۆکردن لەسەر چەند پرۆژەیەکی تریش دابنێن، لەوانە بودجەیەکی تەکمیلی بۆ پەنتاگۆن و دابینکردنی خەرجەکانی حکوومەت هەتا سەرەتای مانگی 12. بۆ ئەم هەفتەیە زۆر گرنگە لەبەرەوەی یاسادانەران خۆیان بۆ پشووی هاوین ئامادە دەکەن وەک باسی کرد، و ئەنجومەنی نوێنەران هەتا ناوەڕاستی مانگی 9 کارنامەی زۆر کەم دەبێتەوە. چاوەڕوان دەکەین لە سبەینەوە چەند پرۆژە یاسایەک دووبارە بخرێنەوە بەردەم تەواوی ئەنجومەنی نوێنەران بۆ گفتوگۆکردن و دەنگدان. هەروەها کۆنگرس سبەی دانیشتنێکی تایبەت دەکات بۆ وەزیری جەنگ پیک هێکسس و سەرۆکی یەکانی سوپای ئەمریکا جەنەڕاڵ دان کین. ئەم دانیشتنە گرنگە چونکە یەکێکە لەو فرسەتە کەمانی کە ئەندامانی کۆنگرس هەیەە بۆ پرسیارکردن لە هەردووکیان دەربارەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا دژ بە ئێران و ئامادەباشی سەربازی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها استراتیژی ئەمریکا بەرامبەر بە ئێران. باشە مەریوان، ئاماژەت بەوە کرد کە بڕیارە ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵانەی وەزارەتی جەنگ بدا. گرنگی ئەم پرۆژە یاسایە بە دەقیقی لەکوێدایە؟ ئەم هەفتەیە ئەنجومەن دەنگ لەسەر ئەم پرۆژەیە وەکوتم دووبارە دەداتەوە، پێشتر دەنگی پێویستی نەهێنا. لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەران پرۆژە یاساکەی دانابوو، پێشتر ڕێکارەکانی بۆ دانابوو، بەڵام دەنگی پێویستی نەهێنا بۆی بخرێتە لە ئەنجومەنی نوێنەران دەنگی پێویستی نەهێنا لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنەکەوە. ئەمڕۆ لیژنەکە کۆمەڵێک پرۆژە یاسای تر ئەکاتە پاکیجێک و بۆی کە جارێکی تر هەمویان بەیەکەوە بخرێنەوە دەنگدان. دەقی پێشنیازکراوی پرۆژە یاساکە پرۆژەی بەرگری بودجەی ساڵی داهاتوو ئەوەیە کە بڕگەیەکی یاسایی ساڵی 2015 تازە دەکاتەوە، درێژ دەکاتەوە تا ساڵی داهاتوو سەپارەت بە پشگیری ئەمریکا بۆ هێزانی کە دژی داعش دەجەنگن لە عێراق و سووریا لە نێوانیاندا هێزەکانی پێشمەرگە. ئەم پرۆژە یاسایە زۆر گرنگە لەبەرەوەی سیاست و ئەرکەسەرێکیەکانی و ئەولەویاتی پەنتاگۆن دیاری دەکات بۆ ساڵی داهاتوو و زیاتر لە 1 تریلیۆن دۆلارە. ئەگەر پەسەند بکرێت ئەوە گەورەترین بودجەی پەنتاگۆنە بێت لە مێژووە. وەک باسم کرد جگە لە پرۆژە یاسایەکە، جگە لەو پرۆژە یاسایە ئەندامانی کۆماری ڕێبەرانی پارتی کۆماری هەوڵ دەدەن بودجەی تەکمیلیکیش هەر بۆ پەنتاگۆن پەسەند بکەن کە زیاتر لە 7 ملیارد دۆلارە. بۆ پەنتاگۆن دابینکردن بۆ ئەم بودجێ بۆ پەنتاگۆن ئەوەی دواییان 7 ملیارد دۆلارەکە زیاتر بە پەیوەندی بە ئۆپراسیۆنەکانی چەمانی پێشووە دژی بە ئێران. مەریوان کام بچن جڤاتە سیناتۆ یا کۆنگرسا ئەمریکین چه ئاگاهێنداوی هەنە دەربارەی بربژارێ سەرۆک ترامپ بۆ پۆستە سەرۆکێ دەستگەها زانیاریان نیشتیمانی؟ بەڵێ چاوەڕوان دەکرێت لیژنەی هەواڵگری سینات کاندیدکردنی جەی کلنتن پەسەند بکات. ئەمە لە پێشترا چاوپێکەوتنیان لەگەڵا کردهبوو بۆ ئەم پۆستە بۆ پۆستی بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانیە بێت. کاندیدکردنی ئەو پاش ئەوە هات کە تۆڵسی گابر بەڕێوەبەری پێشوو لە مانگی 5دا دەستی لە کار کێشایەوە. لەم پۆستەدا جەی کلەیتن بەرزپرس دەبێت لە هەماهەنگیکردنی نێوان 18 دەستگای هەواڵگری ئەمریکا و سەرپەرشتی هەڵسەنگاندنی هەڕەشە سەرەکیەکانی وەک هەڕەشەکان لە ئێرانەوە لای داعشەوە رووسیا و چین دەکات. چاوەڕوان دەکەین کە ئەو دەنگی پێویست بەدەست بێنێ لە لیژنەکە لە لیژنەی هەواڵگری، بەڵام دەنگدانی لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنی سیناتۆ دەکەوێتە بەرنامەی کاری داهاتوو لە چەند ڕۆژ و هەفتەکانی ئایندەدا. مەریوان دەربارەی گوتوبێژن جڤاتە سیناتۆیە یا کۆنگرس ئەمریکی هەلبەت لەسەر خاڵە یان درێژکردنا خاڵە گرێدای یاسایە چاودێریە زانیاریە نش دەرڤە چه زانیاری دوی واری دەهەنە؟ بەڵێ
ئەم بڕگەیە بە بڕگەی 1970 ناسراوە و یەکێکە لە گرنگترین ئامرازەکانی هەواڵگری ئەمریکا. بڕگە یاسایەکە ڕێگە بە دەستگا هەواڵگریەکان دەدا زانیاری لەسەر کەس و لایەنی بیانی کۆبکەنەوە بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی تیرۆر و ئەو مەسەلانی کە پەیوەندیان بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە. ئەم بڕگە یاسایە لە مانگی 6دا بەسەر چوو لەو کاتەیە کە ئەنجومەنی نوێنەران نەیتوانی تازەی بکاتەوە. ئەوە یەکەم جار بوو لە ماوەی 15 ساڵی پێشوودا کە کۆنگرێز نەیتوانی ماوەکەی درێژ بکاتەوە. پاڵ پشتیوانانی ئەم بڕگەیە دەڵێن ئەم یاسایە گرنگە بۆ کۆکردنەوەی زانیاری دەربارەی مەترسی و هەڕەشەکانی داهاتوو بۆ سەر ئەمریکا، بەڵام ڕخنەگران دەڵێن پێویستە مافی تایبەتمەندی و مافی مەدەنی هاوڵاتیان تێیدا بەهێزتر بکرێت. ئەم هەفتەیە ئەنجومەنی سینات کار لەسەر ئەم بڕگەیە دەکات، بەڵام لەبەرەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە پشوودا دەبن لە کۆتایی ئەم هەفتەوە دەچنە پشوو بۆیە درێژکردنەوەی ئەم بڕگەیە چاوەڕێکین تا مانگینۆ بێ چارەسەرکردن بمێنێتەوە. بەێ مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس ئەمریکی گەلێک سپاس بۆوان راپۆرتان. هەرێما کوردستانê şevê din rastî pêlekedina êrişên dron û mûşekan ji aliyê Îranê ve hat. Ev yek di demekê de tê ku asta êrişên di navbera Amerîka û Îranê de zêde dibin. Ew her wiha di demekê de tê ku Serokvezîrê Iraqê Elî Zeydî xwe amade dike da ku serdana Îranê bike tenê çend rojan piştî serdana wî ya Amerîka. Bo zanyayên zêdetir li ser rewşa Herêma Kurdistanê û nûtirîn pêşhatan em diçin cem Peyamnêr Sinûr Kerîm li bajarê Slêmaniyê. Sinûr tu bi xêr hatî çi agahiyên dawî û nû li cem te hene؟ بەڵێ سیروان ئەم کاتتان باش وا دیارە هەرێمی کوردستان بە شار و شارۆچکە جیاوازەکانەوە بەردەوام لەژێر هێرشی درۆنی ئێراندایە. ئەگەر باسی هەولێری پایتەخت بکەین شەوی ڕابردوو چەند هێرشێکی درۆنی کرانە سەر پایتەختی هەرێمی کوردستان، بەڵام لەلایەن فڕۆکەی لەلایەن سیستم بەرگری هاوپەیمانانەوە بێگومان هێرشەکان پوچەڵ کرانەوە لە ناوچەی دووکان کە ئەشکەوتی جاسەنە هەیەکێکە لە ئەشکەوتە مێژوویەکان لە نزیک سنووری پارێزگای سلێمانی. شەوی ڕابردوو درۆن هێرشی کردوتە سەر ئەو ئەشکەوتە کە ئەشکەوتێکی چۆڵە تا ئێستا نازانرێ هۆکاری هێرشەکە بۆ سەر ئەو ئەشکەوتە چییە لە ڕاستیدا، بۆیە جگەلەوەی کە کەمێک زەرروزیانی بە شوێنەکە گەیاندووە هیچ زەرێکی گیانی نەبووە. لە ناوچەی سۆران دوو هێرشی درۆنی سەر لە بەیانی ئەمڕۆ کراوەتە سەر ئەو ناوچەیەش پێم وابێ بەشێک لە گروپە هێزە کوردی ڕۆژهەڵاتیەکان بنکە و بارەگەیان لە سنووری سۆران هەیە پێدەچێت هێرشەکە بۆ سەر ئەوان بوو بێت. و لە بناری قەندیل ئەمڕۆ سوپای پاسداران هێرشی کردە سەر شوانکارەیە کە پیشەی شوانیە پیاوێکی تەمەن 69 ساڵە و کە بەهۆی هێرشەکەەوە بریندار بووە گەێنرابەوە نەخۆشخانەی قەڵاتزێ و تەندروستی باشە. تا ئێستا کێ مەقسەی تیادەکەین ئاسمانی هەرێمی کوردستان ئاسمانێکی ئارامە، هیچ هێرشێک بە دیاریکراوی ئەم شەو نەکراوەتە سەر هەرێمی کوردستان. بەڵێ باشە سنوور، وەک سیروانی ئاماژەی پێکرد هاوکاتی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا عەلی زەیدی سەردانی ئێران بکە. هیچ ڕاگەیەندراوە هیچ هەواڵەکان باز لەوە دەکەن ئامانجی سەردانەکەی زەیدی چییە بۆ ئێران؟ بەفراو وەک بە وەزیری فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند کە لە چەند ڕۆژی داهاتوودا دوای گەڕانەوەی عەلی زەیدی عەلی فالح زەیدی لە واشنتنی پایتەختی ئەمریکا وا بڕیارە سەردانی ئێران بکات. وا بڕیارە بەپێی کارنامەی حکوومەت ڕۆژی پێنجشەممە ئەم سەردانە فەرمیە پرۆتۆکۆلیە بۆ ئێران ئەنجام بدرێ. هەتا ئێستا هیچ بەرپرسێکی فەرمی لەسەر ناوەڕۆکی و یاخود ئەجێندای سەردانەکە ڕوونکردنەوەی نەداوە، بەڵام چاودێرانی سیاسی ئاماژە بە چەند خاڵێک دەکەن کە وەک ئامانجی سەردانەکە دیاریان کردو. یەکێک لەوانە پێدەچێت بۆ ڕاگررتنی باڵانسی سیاسی عێراق بێ لەبەرەوەی کە لە دوای سەردانەکەی زەیدی بۆ ئەمریکا پێدەچێت هێزە شیعەکانی نزیک لە ئێران جۆرێک لە تووڕێ یاخود شەقامی عێراقی ئەوانەی کە نزیکیە ئەو گروپانێک کە نزیک ئێرانن
جۆرێک لە تووڕێیان هەبێ بۆیە بۆ ڕاگررتنی باڵانسی سیاسی و دروستنەبوونی کێشەی ناوخۆی ململانەی ناوخۆی یاخۆ هەڵنەگیرسانی شەڕی ناوخۆی پێدەچێت بۆ ئارامکردنەوەی دۆخەکایەکێک لە تەوەرەکانێکێک لە ئەمانچە سەردانەکان ئەمە بێت هۆکارێکی ترکە باسکراوە ئەمڕۆ بەشێک لە ڕاگەیەنەکانی نزیک لە عێراق بڵاویان کردەوە کە ئامانجێکی ترەوەی پێدەچێت هەڵگری پامێکی سیاسی واشنگتن بێ بۆ ئێران واتە ئەلی زەیدی ببێتە کەسێک کە ڕۆڵی ناوەندگیر لە نێوانە و دەوڵەتە بگەڕێەوە کۆمەڵێک پامی سیاسی لەگەڵ خۆیدا هەڵگرت بێ هۆکارێکی تر پێدەچێەوە بێ کە زەیدی دەزانین کە پێکەنانی کابینەکەی چەند مانگێکە هێشتا کابینەی سەرۆگەزیرانی پێکێناوە بۆ بەدەستهێنانی پاڵپشتی بێ و بەدەستهێنانی ڕەزامەندی ئێرانیەکان بێ بەوەی کە چیتر ڕێگە نەدەن گروپەکانی نزیک لە ئێران تەدەخول و دەستێوەردان لە ناوخۆی عێراق بکەن و هێرشەکانیان لەسەر عێراق و بەگشتی سەروەری خاکی عێراق ڕابگرن. بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی لە هەرمی کوردستانەوە سپاس بۆ زانیاریەکانت. گوشارە سەربازیەکان بۆ سەر ئێران زیادی کردووە و ئەمەش لە کاتێکدایە ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا دژی ئێران تا دێ چڕتر دەبێتەوە. نیگەرانیەکان سەبارەت بە داهاتووی ململانەکان و لێکەوتەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەها پەرەیسەندووە. لە هەمان کاتیشدا پرسیارەکە ئەوەیە کە ئایا استراتیژی واشنگتۆن تەنیا لەسەر ئامانجە سەربازیەکان چڕ بووەتەوە یان گۆڕانکاریە سیاسیەکانی ناو ئێرانیش بەشێکن لەم ڕێبازە. شرۆفەکاران دەڵێن وڵاتانی دەراوسێ لەوانە تورکیە لە نزیکەوە چاودێری پێشاتەکان دەکەن و هەوڵیش دەدەن خۆیان لە ململانەکان بە دوور بگرن. زانیاری زیاتر لەم راپۆرتەی ئەیوب دمر با پێکەوە ببینین. دەماجڤینە ناتۆیە لە ئەنقەرێ پێک دەهات ێریشên ئیرانê li kendava Hurmuzê dest pê kirin. Piştî vê jî Amerîkayê li ser Îranê operasyonên nû pêkanî. Ev yek li Tirkiye jî bi baldarî hate temaşekirin. Li gor pisporan Amerîka heta daxwazên xwe nede erêkirin û êrişên wî li serî Îranê bidome. Profesör Doktor Doğu Ergil ji dengê Amerîkayê ra ragihand ku bi derbeya derna lê bi destên kesên opozisyona hundir li Îranê pêkanê rejim were guhertin. Dışarıdan darbeyle İran'daki yönetimi devirimi. Hatta femkirin ku bu derbeyek derve hılveşandına rejima İran'ı dijvare. Le alternatifiya via de hundur da ruhandına rejimiye. Jibovici pedivi bu hevalbendiya hundur heye. Evji kesin ku şive rejime ecizden ve rejimin naxmazın u yekşi bu kurdan pedivi heye. Bıyamın Amerika ve İsrail heji ve planı desbernedane. İran her çıkastı serpiya beji le nikarin bejim ku de hezaxoya beredaye. Divê derê da rewşa Tirkiye jî ciyekî girîng digire. Li gor Doğu Ergil ji ber Kurdan Tirkiye naxwaze piştgiriya ti aliyekê bigire û dixwaze hevkêşeyekê pêkbîne. Türkiye burada nerede duruyor? Gelo Türkiye li ve deri li Kudüs'ekine. Enviyat zanın Türkiye li tenişte Kurda nasekine. Heke Kurd li İran statüyek bi dest bixin, Türkiye de terse eveli Türkiye jî daxwaz bikin. Ji bo vî jî Tirkiye di nav xetekê gelek teng de dixwaze balensê çêke. Ji ber vî jî naxwaze taliyekê bigire. Parlamenterên berê AK Partiye û çavderên siyasî Ahmet Faruk Ünsal ji dengê Amerîkayê ra ragihand ku operasyonên ku li ser İranê hatin kirin ji bo Amerîkayê dijwariyek derxist. Lê di hiladin da jî İran jî lawaz ket. Bir taraftan İsrail, diğer taraftan Amerika. Hele ki de Amerika de heladın da jî İsrail'e bi hezên xwe yên mezin êrişê Îranê kirin. Divê derê da İran her çiqaste warê leşkerî da were rûxandin jî lê hê li ser piyaye. Şer demeke rawestiya û cardin dest pê kir. Wisa dixuye ev şer wê demdem berdewam bike. Bıyamın Trump ji ber hilbijartinê Amerîkayê hete ku serfiraziyekê li İran dest nexîne wê raneweste. Li gor çavderên rojhilata navîn tê diyar kirin ku operasyonên Amerîkayê wê neqedin. Her roj ew ê ber bi operasyonên siyasî va dê biqulipin. Eyüp Demir, Dengê Amerîka, İstanbul. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە.
پەیوەندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. شەڕی گەندەڵی لە عێراق بەردەوامە وەک خۆی، بەڵام هێشتا زۆرێک لە عێراقیەکان چاوەڕێی ئەوەن بزانن ئەنجامەکەی چی دەبێ. ئەوان دەڵێن سەرکەوتنی هەڵمەتەکە بەندە بە دادگا سەربەخۆکان و شەفافیەت و دادگاییکردنی دادپەروەرانە. شارەزایان دەڵێن ئەو دۆسیانە دەبنە تاقیکردنەوەیەک بۆ سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری عێراق. هاوکاتیش پەرلەمان داوای شەفافیەت دەکات سەبارەت بەو پارەیەی لە دۆسیەکانی گەندەڵی وەرگیراوەتەوە و هەروەها چۆنیەتی بەکارهێنانی ئەو پارانە. راپۆرتی پەیامنێر هونەر ئەحمەد لەم بارەیە پێکەوە دەبینین. حکوومەت بەردەوامە لە دەستگیرکردنی ئەوانەی کە لە پرسی گەندەڵیدا تێوەگلاون. بەڵام هەنگاوەکانی دوای ئەوە بۆ خەڵکی عێراق ڕوون نییە، چونکە پێیان وایە هەر هەوڵێک بۆ دژایەتی گەندەڵی پەیوەستە بە سەربەخۆیی دادگاکان و پاراستنی یاسا و شەفافیەت لە پەیڕەوکردنی کەیسەکان. بۆ سەلماندنی سەروەری یاسا داوا دەکرێت گەندەڵکاران لە پێش چاوی میدیاکان دادگایی بکرێن. نامەوێت تەنها دەستگیریان بکەن و دواتر ئازاد بکرێن. دەمانەوێت ئەوان دادگایەکی ئاشکرا و دادپەروەرانە بکرێن، چونکە ئەوان گەلی عێراقیان تێکشکاند، خەڵکیان ئازاردا، بێکاری 100% زیاد بووە، دامەزراندن نەماوە، هەمووی بەهۆی ئەو گەندەڵکارانەوە. حکوومەت ئەرکی خۆی بەجێ گەیاندووە. ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی دادگایە. یاساناسان پێیان وایە ئەم کەیسە دەیسەلمێنێ. ئایا دادگا لەژێر سێبەری حیزب و لایەنە سیاسیەکان هاتووەتە دەرەوە یاخود هێشتا لەژێر هەژمونی ئەواندایە؟ بەو شتانی کە ڕابردوو هەبوو زۆری خەڵک وایان لێ هاتۆ کە بڕوان بە دادگا نەماوە لەبەرەوەی کە پێیان وایە شەفافیت نییە، وهروەها کۆمەڵە کەسانی سیاسی ڕاستەوخۆ دەسەڵات و دەستێوەردانیان هەیە لە دادگایە. ئێمە وەکو یاساناسان داوای ئەوە ئەکەین کە ئەم بڕیارانێک کە ئێستا ئەدرێتە دادگا ڕاستەوخۆ بڕیارێکی سیاسی نەبێ، بەڵکو دادگاتیای سەروەر بێ. ئەمیش کە دادوەر بتوانێت ڕاستەوخۆ ڕای خۆی دەرببڕێت. پەرلەمانی عێراق چاودێری پرۆسەکە دەکات. لەگەڵ ئەوەشدا داواکارن ئەو هەژمارە بانکیەی کە بە فەرمانی سەرۆکۆزیرانی عێراق کراوەتەوە بۆ کۆکردنەوەی پارەی گەندەڵکاران شەفاف بێت، تاوەکو بزانرێت چەندی تێدایە و لە چیدا سرف دەکرێت. صار توجيه بوضع حساب مصرفي. بڕیار درا هەژمارێکی بانکی بکرێتەوە. ئێمە دەمانوێت بزانین چەندی تێدایە، ئەو پارە چارەنووسی چی دەبێت، چی لێ دەکرێت، تاوەکو بەڕای گشتی خەڵک ڕابگەێنین و پاڵپشتی دادگا و بەڕێز سەرۆکۆزیران دەکەین تاوەکو هەڵمەتەکە بەردەوام بێت. هەرچەندە هەوڵەکانی حکوومەت بۆ بەگژداچوونەوەی گەندەڵکاران بەردەوامە، بەڵام ئەنجامی کۆتایی ئەو پرۆسەیە بە بڕیارەکانی دادگا و یاسا دیاری دەکرێت. هەر بۆیە ئێستا هەمووان چاوەڕوانی بڕیاری یەکلاکەرەوەن تا وەکو جددیبوونی حکوومەت و دادگاکان لەو پرسەدا پیشان بدرێت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغداد. ده هەفپەیوینەکە تایبەتدا لەگەڵ دەنگی ئەمریکا وەزیرە بازرگانیە عێراقی مستەفا نیزار ئەلعانی بەحسا ئەنجامێن سەردانا شاندا حکوومەت عێراقی یا بۆ واشنگتۆنێ کرد. ئەلعانی زانیارین گرنگ دەربارەی سبە ڕۆژە پەیوەندیên ئابووریان لەگەڵ ئەمریکای و هێسانکاریên وەزارەتێش بۆ بازرگانên ئەمریکی کا ئەم بەهەورە لە بەشێکی vê هەفپەیوینê تەماشا بکەین کۆ هەفکارە me سەمیرە عەلیمەندی ئامادە کردیە. معالي وزير برز وزيري بازرگاني مصطفى نزار العاني بخير بيت بو دنگي أمريكا لواشنطن بدواي چه درفتك دادا قرين ئەم سەردانە لە ڕاستیدا خاڵێکی مێژوویە لە مێژووی پەیوەندەکانی نێوان عێراق و ئەمریکادا. ئەم سەردانە گرنگێکی تایبەتی هەیە چونکە چەندین بابەتی استراتیژی لە خۆ دەگرێت کە ئامانجیان فراوانکردنی هاوبەشی ئابووری و بازرگانی و
هاوبەشەکانی وەبەرهێنانە هەروەها دروستکردنی پەیوەندێکی بەردەوامە کە سوودی هەردوو وڵات بپارێزێت. ئەم گەشتە دەتوانێت ببێتە دەستپێکی قۆناغێکی نوێ لە پەیوەندەکانی نێوان عێراق و ئەمریکادا. ئەم کۆبوونەوانەی ئەمڕۆ ئەنجام دەدرێن دەتوانرێت بگۆڕێت بۆ هەنگاوی کردداری لە ڕێگەی بەهێزکردنی هاوبەشی ئابووری کە سەرۆکی حکوومەت لە گفتوگوکانی لەگەڵ سەرۆکی ئەمریکا جەختی لێکردوێتەوە. ئامانجمان دروستکردنی هاوبەشێکی ڕاستەقینە و قوڵە کە بوارە جیاوازەکان بگرێتەوە، بە تایبەتی بواری وزە، پیشەسازی نەوتی و هەروەها هەموو ئەمانە بە هاوکاری لەگەڵ کۆمپانیا نەوتیە ئەمریکەکان دەبێت. بوارەکانی تر کە پەیوەندیان بە گەشەپێدان و ئابوووریەوە هەیە بەشێکی گرنگن لە ڕێکەوتنەکان. ئەو ڕێکارانە چین دەگەڕێنە بەر بۆ ئەو بازرگان وەبەرهێنەری ئەمریکیانەی کە دەیانەوێت لە عێراق کار بکەن. لە قۆناغی ئێستادا گرنگیمان داوە بە سادەکردنەوەی ڕێکارەیە کارگەڕیەکان و نوێکردنەوەی ئەو یاسا و ڕێسانەی کە چاودێری چالاکی ئابوووریەکان دەکەن. لەو چوارچێوەیەدا ئەنجومەنی وەزیران لە چەند ڕۆژی ڕابردوودا پرۆژەیەکی یاسایی بۆ چاکسازی یاساکانی ئابووری تاوتوێ کردووە. ئەم پرۆژەیە ژمارەیەکی زۆر لە یاساکان دەگرێتەوە کە پەیوەندیان بە باج، گومرگ، تۆمارکردنی کۆمپانیاکان و چەندین بابەتی گرنگی تر هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر بازرگانان، هاوردەکاران و وەبەرهێنەران هەیە. لە هەمان کاتدا لە دەستگای بازرگانی هەنگاوی گرنگمان ناوە لە بواری گۆڕینی سیستەمە کارگەڕیەکان بۆ شێوەی ئەلیکترۆنی. یەکێک لەو هەنگاوانە دروستکردنی سەکۆیەکی ئەلیکترۆنیە بۆ پشکنینی دابینکەرانی کاڵا بۆ عێراق لە هەموو وڵاتانی جیهان و دڵنیابوون لەوەی کە سەرچاوەی ڕاستەقینەی کاڵاکان لەکوێوەیە. ئەم سەکۆیە یارمەتی پاراستنی بەکارهێنەران دەدات، شەفافیەتی پرۆسەی هاوردە زیاد دەکات و هەروەها پشگیری لە هەوڵەکان بۆ ڕێگرتن لە شۆردنەوەی پارە و کارە ناسایەکان دەکات. هەروەها سەکۆیەکی تری ئەلیکترۆنیمان دامەزراندووە بۆ دەرکردن و پشتڕاستکردنەوەی بەڵگەنامەکانی سەرچاوەی کاڵا و پسوڵە بازرگانیەکان. ئەمڕۆ هاوردەکاری عێراقی پێویستی بەوە نییە بچێت بۆ نووسینگە بازرگانیەکان یان نوێنەراتەکانی عێراق لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی کارەکانی تەواو بکات. هەموو پرۆسەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سیستەمێکی ئەلیکترۆنیەوە ئەنجام دەدرێت. تەنانەت پارەدانەکانیش بە شێوەی ئەلیکترۆنی دەکرێن و زۆرجار تەواوکردنی کارەکان تەنیا چەند کاتژمێرێک دەخایەنێت. ئەم شێوازە دەبێتە هۆی خێراکردنی کارە بازرگانیەکان، کەمکردنەوەی ئاڵۆزی کارگێڕی، زیادکردنی شەفافیەت و بەرەنگاربوونەوەی گەندەڵی. ئەفسەرۆکێ شارەداریا باژارێ مەزنێ ئامەدێ دوان هاتوون ئیرۆ دوشەمێ دەست ji karkêşana xwe ragihand hatûn dest ji karkêşana xwe bi daxuyanekên nivîskî li ser platforma medya civakî X parvekir. Hevkara me Ozlem Yasak niha li vir li stûdyo bmerey Ozlem tu bixêr hatî. Gelo birêz hatûn behsa dest ji karkêşana xwe kir gelo wî çawa ev yek ravekir sedema wekê çi ye? براستی دوان خاتون گلک سه سدمین گرینگی سرکه نشان دا جی بو کاروکیشینا خواه آیکی گوت کو از لگور پرنسیبا وکشینا پارتیا خواه دم پارتیه وی کاروکیشینا خواه را دگه هینم آدو دیاجی وک پرسکریکین تندرستیین خواه بجی آنی و دیار کر و گوت کو هنگ جبروان پرسکریکین ساغلمیه از به فیزیکی پروستیامه و مگور بندوارین پرنسیبین پارتیا خو و همجی بندوارین هلبجرین آمده دا استکی ترکر دوان 2 سالی بوریه ده هفسروکتیا خو بجیه نهانیه و مین رخنه این خو دا همجی پارتیا خوره و همجی هلبجرین آمده را و گومد اواکرنا خدمتین شارداری دیجی مین برهمکار نبومه و من درول ریبرتیا خو وک هف شاردارجی من ترا خو بکارنانیه لبورویجی از
من وی روشا خو به تواهی نرخاندیه و از وک کسانه جوی ارکاخویا شارداری خو پاش ودکشینم و از دقادن دن ین سیاسی یان جیجی واکی ده دوی تفگرا کرد کار خو بمشینم. باشه ئۆزلەم دەم پارتی هەڵویستی چ بووە ئایا دەست لە کارکێشانەوەکەی بە فەرمی قبول کردووە؟ بله بفرا بداخویانیەک نویسکی کۆمیسیۆنا ڕێوێبریên حرەمیên دەم پارتی کارڤێکشîna xatûn pejirand û got ku demek berê şarederê Amedê xatûn serî li wan dabû bi van sedemên ku îro daxuyaniyê de rave kiribû. Komisyonê got ku wan hem di nava komisyonê de û hem jî di dezgehên din yên partiyê têkildar re kombûnên giring û berfireh çêkirine û em sedemên ku xatûn nîşan daye nirxandine û piştî nirxandinên berfireh wan jî ew jî hevbîrbûne ku xatûn erkaxuna hev şaredariyê li gor prensîbên partiyê û bendewariyên hilbijerên Amedê bicih nayne û her wiha ji ber rewşa saxlemiya wî jî biryarek di cih daye ku xatûn karvekişina xwe ragihîne. باشە ئۆزلەم ینی ئەف مەسەلا سیستەما هەفشارەداریە یا هەفسەرۆکاتیە بگشتی لە جەم دەم پارتی هەیە نایەوەتێک و لە جەم حکوومەتا تورکیە هەیە قانونên ینی قانونên Tirkiye de ev yekûyê çawa were şrovekirin û her wiha yanî anka ev kesek ji kar ji hevserokatiye yan hevşaredarî derkeve gelo wê kesek cihî wî bigire yan çi proses çi ye? Bi rastî pirskek gelek giring e sîrvan li îro li Tirkiyeyê li ser lêgerîna onlineî pirsa ku herî pir hatiye pirsîn ev e. Yani prensîba vekişinê çi ye û ev ê pêvajoya ji vir şûnda çewabe. Ez bawardim tiştekî wilo berê nebûye ne? Na tu nebû yani bi rastî di siyaseta Kurdî kevne şopiya wî da heye ji 2006 vir ve. Lê di qanûna Tirkiyeyê ti bingeha wî tune ye. Ev prensîba vekişiyanî ya jî hevseroktî di mekanîzmayek navxweyî ya partiyê ye. û ve mîna partiyek siyasî ger hûn bikaribin hûn dikarin di rêziknameyên xwe de û pîvanên xwe de ehlaqî û dîsîplînî bicih bîne. Lê ev partiya Dem Partî û partiyên berê yên tevgera Kurd yên li Tirkiye ji 2006 vir ve vê pîvanê bicih dikin lê belê heta niha di vî astek giring û mezin û berbiçav de ev nehatibû bikaranîn. Bajarkî mezin wek derbekirî helbet. Herî dawî di 6 û 7 Hezîranê de Rêveberiya Herêmî ya Dem Partiyê li Amedê konferansek gelek berfireh çêkiribû û ev pîvan carek din nû vekiribû li bendeyê ku li şarederiya Amedê di nav Meclîsa Dem Partiyê de endamek din li şûna xatûn were hilbijartin lê dema wî nehatiye nîşan dayîn. Belê gelek spas Ozlem helbet em ê vê mijarê berdewamî bişopîn gava ko pêşhatê derketin spas Ozlem yasak. Spas. Spas xweş. بەێ ئەم جارەکەدن vedigerin ser mijara Îranê û girjî û aloziyên di navbera Tehran û Washington de di vê dawiyê de helbet ev girjî û alozî bilind bûne di navbera her du welatan de. Di demekê de ku fermandariya navendiya Amerîkayê Send Kamê pêla nehemîn ya êrîşên li dijî armancên Îranê bi dawî kir, artêşa Îranê êrîşên dron û mûşekan lê dijî welatên seranserî herêmê didomîne. Ji bo şîrovekirina rewşa dawî niha Birêz Abdullah Hicab çavdêrê siyasî ji Norwêcê tevlî me dibe kek Abdullah tu bi xêr hatî. Ez dixwazim ji nûçeyên herî dawî dest pê bikim. Serokê Amerîkî jî got ku ev yanî kuştina serbazên Amerîkî bê bersiv naçe û wî biryar daye em bêjin artêşa Amerîka ku bersivekê bide. Di nerîna te de evaya dibêje xaleke guhertinê di asta şer de ji ber got hefteya bûyî de heta niha bi awakî rojane Îran êrîş dikir Amerîka bersiv dida û bi wî şêweyî neh roj berdewam dikirin niha leşkerên Amerîkî hatine kuştin. Ev yek wê çi li ser erdê were wê encama wê de were guhertin. Silav rêz bo bo bînerên hêşa. Ez nebawerim ku guhertinekê cewherî de pîvanên şer de bê pêş ji ber ku pêştir dema carekî şerçêbûyî wê demê Serok Trump got ku eger bê û
لشکرین آمریکایی بین کشتن و دمه معادله شر یا بیژن هاوسنگیا شر تی گوارتنه لی و داوی زانه کو شر کشتی پیرانه بر هندشی از باورم یه هنه کی آمریکای عاجز که هنه کی به هجر کو آمریکا زیاده ایرشام که رنگ ایرش خو با اوایی که سنوردار برفرف که به اوایی سنوردار برفرف که تو وقتی کو احتمال هست که دو ایرش یا سه ایرش یا چند پیرن ایرشن تون بکه لی او نای وقتی کو تنه او یعنی تنه کشتن چند سرباز آمریکایی چند لشکر آمریکایی به هجر کو شر به شرکه گشتگی شرکه برفراوان شر یه حیاکو روشک نونه پیش شری د چارچوبه نهاد استنوردار بمینه اوجی به هنده و گریده کو گلو ایران حیا کو آماده کو وگره سر میزان دانستاندن سر ماسه دانستاندن او حیا کی داره آماده کو او امتیازیان او اوانتاژن کو آمریکا د خوازه وان اوانتاژا د سیاست در و د سیاست حریمی د سیاست اولکاری و د سیاست بیژن تجارت ده بده آمریکا. که عبدالله وای و کاربردستان امریکی ده بیژن امریکا هر یعنی دریه دیپلماسی هردم وکریه بتایبت جالی امریکا و یعنی دوی چوره کرین حتی کو ایران جی جاره کردن آماده به وگر سر ماسه دانستاندنان. جالی آمریکا و گل گرینگ کو باوری هبه کو ایران وان نخابینه باوری هبه کو ایران مجده دخوازه بر رجدی دخوازه وان دانستاندنا بکار بینه بونا گوهرتنه که دروشانه هاده. لی بونه هنده که ایران وگره سر ماسه گوتو بیجه که مجد گوتو بیجه که انجام هبه پیوسته ایران انجام آوی شری ببینه یعنی پیوسته که ایران زخته که زیده ببینه بزانه با که نتنه دواری سربازی ده ضربه اندخواه بلکه دواری پیشه سازی ده دواری شیرخان آبوری ده کوار روشه که ایدین نکاری با کنترل که یعنی ایران دو به ضربه روسان بخواه که بردوامیا شر جخواره با که سوده که و قازانجک نبینه شر اینها دوی چارچوه کنها هی جاره ایران نه آنیا سر به باوریه که او شرا با آوه که ایران نکار و تحمل آوه بکه ده آستانه ها ده ایران تحمل بکه حیا بید روژه که ایران بکار به لبن باری وی شری وی روشی وان ایرشا پشتا خراست که پشتا وی نچمه و بردوان به لسر سیاست خواباندنه لسر سیاست مانوردانه لسر سیاست خواباراستن لحوقاتنه که گجی باوریه به بله که عبدالله يعني جدا بدا ميخابو غاره يعني سرويه كيش يعني ام دبيجن جروبين سرب ايراني يعني او يقول قال ايراني كارد الهرمي وحوسي وكو نمونه ايرو راغهاندن كوان دور بيتشك درياي دانيه سر عربستان السعودي بتايبت لتنغافا باب المندب وافيك اگر بردوام اگر بجي وره وباندوري لسر دركتنا نفتيج عربستان السعودي حتى يعني الاليكي هرمز والاليكي جي باب المندب افيك وتشاوا هفكيشيه لسر عرضي ورغورتن بتايبتكو ام بحثا فجر سر ماسا دانوستاندن عندكن اگر بيو رف بيو اوي هرت پیش اگر بيو مثلا هاتشوينا بجن برهم نفته برهم پترول پرسکری که جدی در که برای بین گرتن و اگر پوسین براستی بکار بن رفشه که بین پیش کو اولکاریا هم اولکاریا بجه هنرده کرنا نفت عربستانه و هم جل سر روشا گشتی او بری حرمه باندوره که جدی دانن بکار بن ریه که بگرن بتای به گوریا بابل منده بگرن دوی روشه ده ایدی از باورم نتن عربستان بلکو او جهان کو بگشتی در جوانی خواهی آبوری ده مترسیه ده بینه ده خطریه ده بینه و بدنگ نامینه یعنی یه دنگ بکه با اوه که احتمال هست که دستردانه جی بکن لی مسئله اوه که حیا کی داره حوسی بکار بن وان گفن خواه در باز جیانه بکن پراکتیزه بکن اگر بیو شیانه که صاحبن اگر بیو درفته که صاحبن به گمان یه هنده که روش آلوستد به و احتمال هست که اکتر دنج بین ناوی لیستگاه سیاسی و لیستگاه سربازی کنه ها لحرم بردوام روش بروی گرم ترده به باشه که عبدالله پرسامنی داوی بکرتی هگرد کار برسوی بده نها دوی آسوین ها ده ایریشن ایرانی لسر حریما کردستانی و سرانسری ولاتین کن داوی اردن هروها حتی کنگی و اف يعني افليسكا هان بردوام بك ايران تجارك امريكا ايريش واندك او جي ايريش ملاط هريمت كحطا كنجي وافيك ورغو هرتن مخابن يرش ايران السر هرم كردستان بري شر داويجي هبون
دقونا جدا جدا جا جبر هلبستن حکومت هرمی بین جبر کماسی و هلبستن قلس و لوازه حکومت عراق بون یا جبر بخودی که هرمی ببن ایران هر دمه او رشانه کرد جارنا به هجتن کو برچاو بونه جارنا به هجت کو بخواش کرد نبر هندجه حیاوی دما کو حکومت عراق الهمبر ایران به هلبسته و گروپ انگریدای ایران دنو عراق ده او آزادی هبن کو بخواد خازن رابن و رونشنه بکن سیاست بکن اپراسیون چکداری بکن او راوشی بردوام به او بنیری نامه اگر حکومت هرم کردستانی کارتن کد دستنه کارتن سیاسی کد دست خودنه به کار بینه و با وی که جدی له هم بر ایران بسکنه میده می بکار سنوره که دانش بلکو پشتگیریان اون تبعیش هی حکومت هرمه به حیا با وی که سست و نرم دانستاندنه بکن مخابن او رافشا یه بردوام به عبدالله حجاب چاودێری سیاسی دمارە بوو ji ئۆستۆ پایتەختانە ڕووجێ gelek spas بۆ van şirovên te. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. زۆرێک لە خێزانی دروزەکان لە دوای توندوتیژەکانی پارێزگای سوێدا لە مانگی حوتی ڕابردوودا سەرپەرشتیاری خۆیان لەدەستداوە. ئەمە ژوای کردووە ئیستا ژنانی دروز ناچار بن بە تەنها بەرپرسیارەتی ژیانی ماڵباتەکەیان لە ئەستۆ بگرن و بژیوی ژیان پەیدا بکەن بۆ خێزانەکانیان. پەیامنێر ئێوان حەسیب لەم راپۆرتەدا سەرنجی خستووەتە سەر ژیانی قوربانیان و ئەوانەی لەو کارەساتە ڕزگاریان بووە. ئەف پیشەیە هەفجینێ وێ بوو لێ ئیرۆ پێشەیە وێیە ئارام زێن ژنەکە دورزیە ژی سوێدایێ و دایکا سێ زارۆکانە پشتی کوشتنا هەفجینێ وێ گۆ ئەو یەک ji قوربانیên کۆمکوژیya tîrmeha 2025 li Swêdayê bû ew neçar ma got karê wî berdewam bike da got debara malbata xwe bike. Hêzên ewlehiya giştî ketin avahiya me û hemû mêr ji bo lêpirsînê gazî kirin. Piştre me nas kir ku wan ew hemû li pêş avahiyek li kêleka me kuştine. Ez sê mehan li malê mam. Ez neçar bûm ku dikana hevjînê xwe ji nû vevekim û sfinc û qumaşên kel û pelên malan çê bikim. Ji ber ku rewşa aborî dijwar e lê çûna jiyanê zêde ye û debara zarokên min jî tune ye. Nûra Elhemûd tevî nexweşiya xwe li ser çêkirina kadeyan dixebite. Piştî got hevjînê wê li Swêdayê hat kuştin, ew neçar ma got vê firnêveke da got debara du zarokên xwe bike. Dema hevjînê min şehîd bû ji bilî Xwedê ti kesî min nema û min biryar da got vê firnêv vekim tevî got ez nexweşim jî. Şikir ji Xwedê re. Ez di dabînkirina debara jiyanê û birêvebirina karê xwe de rastî gelek zehmetiyan têm. Xelk bi rastî ji karê min hez dikin. Ez li ser sêlê kadeyan çê dikim. Çalakvanên durzî dibêjin got di tundûtûjiya li Swêdayê sala 2025 de bi sedan malbat sermiyanê xwe ji dest dan û gelek jin niha li kar digerin da got debara jiyana zarokên xwe bikin. Raportek netewin yekbûyî derbarî wê tundûtûjiyê dibêje hinek ji êrişên ser durziyan li Swêdayê girêdayî hêzên ewlekariya hikûmeta demkî ya Sûriyê bûn. نتيجة الهجمة البربرية. ده انجام ايريشا هوفانايا لسر سويداي ده gelek jinan hevjînê xwe winda kirin û hin ji wan jî hevjînê wan birîndar bûn û êdî nikarin kar bikin. Bi sedan jin bi me re têkilî dikin ji bo vekirina dikan û karsaziyên biçûk. Bi hêriya bexşên ji derveyî welat em hewl didin ku piştgiriyê bidin van projeyan dagûjin karibin bixebitin û çavkaniyek dahatê ji wan re peyda bibe. Li gorî netewin yekbûyî tundûtûjiya li Swêdayê di tîrmeha 2025 de bû sedema
کشتنا زیدتری 1700 کسان گو 1342 جوان درزی بون و نزیکی 200,000 کس جمال خوا کوچبر بون. ایوان حسیب، دنگ امریکا. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ئەو بووە هەفت مەه کۆ گوندێ زیرکێ لە گوندەوارێ کۆبانێ بێ ئەلکتریک و خزمەتێن سەرەکی مایە. گەلۆ سەدەما vەیەکێ چییە؟ لە جەم گوندیان بەرسف ئەوە کۆ گورژی و ئالۆزیێن لەگەل گوندێن دەردۆراوان سەدەما سەرەکیە. لێ دەسەڵاتدارێن خۆجیهی دەربارێ vەیەکێ چ دەبێژن؟ ڕدوان بێزار ئەو راپۆرت شاندیە. Di sala 26 a sala 21 da ev kalemêr ji ber nebûna elektrîkê bi rêbazên kevin ava sarj bû malbata xwe peyda dike. Berhemên baxçeyê wî xerab bûne û her ku roj derbas dibin jiyana wan dijwartêr dibe. Karebe tune rê tune û amedgermê dane merwehe tune û germa hovînê av tune em vexwin. Toşkê me gîtiye rê me gîkevî reşin aliyat me de nemon. Em dariş gundan avêtînin havê sîtêran em avêtînin tarîş xav dibin. Ji heft mehan vaye li gundê Zîrêk ku dikeve 35 kilometreyî li başûrê Kobaniyê riya çûn û hatinê elektrîkê ji alî ciranên wan ên Ereb ve li ser wan hatiye birîn. Li gorî gundiyan xelkê gundê Sepetê ku di demên berê de gundê wan bibû bargeheke leşkerî wana towanbar dikin ku wan gundê wan xerab kiriye. ماتور بحث ما تشكري ام امير كون بون ام فلان بون ما işe ما تير شيء اوكي بي تشبون انا تشب بيجمور تحاولي ما دبني او جهوي تسار نشتي تدبني انا وش دردي او بكهرباء هم كبي تشه Welatiyên li ver dibêjin. Wan ji bo çareserkirina pirsgirêka xwe her du derî rêveberiya xweser û hikûmeta demkî lê dan. Lê hemû hewdanên wan vala derketin. Bersîva dawî jî ya hikûmetê ji bo wan bû cihê matmayînê. Em çûna Kobanê bon ra dan kir got hîro got siba piştî wê em çûna sirinê me başar. Em de derbarê çûna sirinê got herin misalhê bi gundiya re çêkin. Gundî ji misalha vê re çê nabê. Em dorin divê wîna nêzîka me nebine. Em dijminê hevdine. Rê digun rê rê jî ser me qet kirin. Rêveberiya herîmê beriya ofîsa xwe ya ragandinê tenê ew bersîv da. Ku ew li ser vê mijareyê kar dikin û di rojên nêz da pirsgirêkê çareser bikin. Heya ku hikûmet jî şîniyên gundê Sepetê yê ku piştî têkçina Daişê vekşiyan razî neke, dê şîniyên gundê Zîrêk tim di navbera diriyan da bibînin. Yan di jiyaneke zehmet û destpêkî da bijîn, yan jî neçar bin ku koça herîmeke din bikin. Rêdwan Bêzar, Dengê Amerîka, gundewarê Kobanî. بەلەگەلی بینەران بڤەیەکێ ژیم گەهشتن داویا بەرنامە خۆیە ئیرۆ 29 پوشبەرە 2726 ساڵا کوردی کۆ دکەوێ 20 تیرمەها 2026 یازایینێ ئەڤ نوچە ژ ئەمریکا کوردستان و سەرانسەری جیهانێ مەجبەوە پێشکەش دکرد حتا جارەکە دن بمینن خێر و خۆشێدا هەر شاد و بەختەوەر بن.